ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە بەڕێز کەمال عەبدولحەمید عەبدوڕەحمان بۆ پۆستی وەزیری سامانە سروشتیەکان. پەرلەمانی کوردستان لە دانیشتنێکی نایاساییدا بەدەنجی 81 پەرلەمانتار لە فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان و کەمنەتەواییەکان متمانەی بە کەمال ئەتروشی کاندیدی پارتی بۆ پۆستی وەزیری سامانە سروشتیەکان بەخشی، بەڵام فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و نەوەی نوێ و سربەخۆکان و زیاتر لە 10 پەرلەمانتاری یەکێتی و گۆڕان دەنجیان بە کاندیدەکە نەدا. بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەڵ و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوی کراوەکان بگرم. وەزیرە هەڵبژێردراوەکە بەبێ وەڵامدانەوەی پرسیارەکانی پەرلەمانتاران هۆڵی پەرلەمانی جێهێشت. بوونی وەزیرێک و نەبوونی پەیمانەوەکو یەک وایە. دەبوو بەڕاستی بەر لەوەی کە باسی دانانی وەزیرێک بکەن کە شتێکی ئاساییە، بەڵام دەبوو باسی ئەوە بکەن ئایا ئەم سامانی سروشتیە چەندە لە خزمەت خەڵکی هەرێمی کوردستانە و ئایا پێداچوونەوە کراوە بە ئەو گرێبەستانەی کە لە ڕابردوو کراوە و شەفاف نەبووە و ئێستاش نەک هەر خەڵکی هەرێمی کوردستان بەڵکو ئەم پەرلەمانی کوردستانش کە پێویستە ئاگاداری وردەکاری هەم گرێبەستەکان بێ ئاگاداری نییە نازانێ، نەک ینی پەرلەمانی کوردستان حکوومەتیش ئەگەر مەگەر چۆن تاکوتەران دەنە ئەوانیش هەر نازان ئەم گرێبەستانە و ئەم شێوەی فرۆشتنی نەوت و دواتر غاز و ئەوە کە پێی بە سامانە سروشتیەکانەوەی چۆن دەفرۆشرێ و چۆن گرێبەست کراوە لە کاتی خۆیدا و ئایا ئەم سامانی سروشتیە بۆ بە دەستکەوتێک بۆ منحەیەک بۆ خەڵکا بۆ بە نیقمەیەک من پێمان وایە بەڕاستی بوو بە کێشە و گرفتێکی گەورە بۆ خەڵکی کوردستان بۆیە دەبوو بەڕاستی پێداچوونی بۆ بکرێەوە ینی ئەو هەموو گەندەڵێک کە لەم سێکترا دەکرد نەهێڵدرێ پێشمانی بەڕاستی بەم بەڕێزەکە جارێک سەرەتاوە سوێنی یاسایی خواردووە کە دەڵێ دەبێت بە مێشکێکی سافەوە ئینسان ئیداری ئەم وەزع بکە، یعنی من نازانم چێ لەم هەرێمی کوردستانی مێشکی سافە بەڕاستی ینی کەواتە هەر لە سەرەتاوە پێم وایە بە شێوەیەک دەستی پێکردووە کە مژدەبەخش فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیش جەخت لەوە دەکاتەوە کە کێشەی گەندەڵی لە سامانە سروشتیەکاندا بە دانانی وەزیر چارەسەر نابێت. ئاماژە بەوەش دەکات کە سەدان کۆمپانیای حیزبی لە بواری نەوتدا خەریکی گەندەڵین. سەبارەت بە وەزیری سامانە سروشتیەکان ئێمە هەمیشە وتومان و ئەیڵین هەر کەسێک بێ ئەگەر پاک بێ ئەوە بێگومانە بێتە قوربانی دەسەڵاتدارە گەندەڵکارەکان کە ڕۆژی ئەمڕۆی هەرێمی کوردستانیان هێنایەدی ملەتیان برسی کرد لە کاتێکا لە 105 احتیاطی نەوتی هەموو عالەمیان لەژێر خاکی هەرێمی کوردستانە هەیە. بۆیە هەر کەسێک بێ ئەگەر پاک بێ ئەوە ئەبێتە قوربانی ئەو دەسەڵاتە گەندەڵکارانە و ئەگەر پاکیش نەبێ ئەبێتە شەریکی دز ئەبێتە شەریکی گەندەڵکار. بۆیە ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەنگمان نەدا و متمانەمان نەدا لەبەرەوەی ئۆپۆزیسیۆنین و لەبەرەوەی کە سیستم و منزومەی کەرتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان ئەوەندە ناشەفافە، ئەوەندە گەندەڵیتیایە، ئەوەندە سەقەتە لە ئیدارە و لە بەڕێوەبردنە 882 کۆمپانیای حیزبی نەوتی لەم هەرێمی کوردستانە لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستان ئەژین و گەندەڵەکان لە ڕێ ئەوانەوە ڕوئەدا بێ لە عەقدە نەوتیەکان کە سەقەتن بێ لە دنیایەک سەقەتی تر لە کەرتی نەوت و گازە. پەرلەمانتارانی سربەخۆ و هەندێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی دەسەڵاتیش متمانەیان بە کاندیدەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان نەبوو دەنجیان پێنەدا. لە نێو پەرلەمانی کوردستان بەڕوونی بەدەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانمان وت کە ناکرێت چیتر پەرلەمانی کوردستان بەم جۆرە ئێستا بێرزش بێت، ناکرێت پەرلەمانی کوردستان بێتە پاشکۆی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەت هەر شتێکی ویست یان حزبە دەسەڵاتدارەکان لە مەرێمە ئەرچیان ویست بۆ جۆرە ڕاستی پەرلەمانی کوردستانی کەن و لە نێو پەرلەمانی کوردستان باسی ئەومان کردە بێم پەرلەمانە لەسەر بژەوی خەڵک، لەسەر ژیانی خەڵک، لەسەر موچەی خەڵک، لەسەر قاچاقچێتی، لەسەر نەوت، لەسەر ئەمانە کۆبێتەوە. ناکرێت پەرلەمانی کوردستان لە دۆڵێک بێت و خەڵک لە دۆڵێکی دیکە بێت. بەشێک لە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان متمانەی پێنەبەخشی و دەنگی پێنەدا لەو ڕوانگەوەی کە بڕوامان وابوو کە ئەم وەزیرە دەسەڵاتێکی ئۆتۆی نابێت بتوانێت گۆڕانکاری جەوهەری لە سێکتەری نەوتی بکات لە هەرێمی کوردستان. لە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان دەنگدان بە وەزیری سامانە سروشتیەکان سەرووی 5 بۆ 6 کەسمان دەنگی بە وەزیرەکە نەداوە. لە تەمەنی حکومڕانی کوردیدا
کەمال ئەتروشی لە دوای ئاشتی هەورامی دووەم وەزیری سامانە سروشتیەکانە. ئەو وەزارەتەی کە زۆرێک لە پەرلەمانتاران پێیان وایە گەندەڵی گەورەی تێدایە و مافیای دروست کردووە، هەر بۆیە متمانەیان نییە کە بە دانانی وەزیر چاکسازی لەو وەزارەتەدا بکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.